سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، خۆمە خۆشحاڵزانی جارێکتر لە بەرگەیشتی بەرنامەی بەیانی باش گەڕاینەوە لاتان بۆ قسەکردن لەسەر دۆخی ڕۆشنبیری کوردی لە دوای ڕاپەڕین. بۆیە بەشێک لە نووسەرە دیارەکانی کورد پێیان وایە پێش ڕاپەڕین هەموو نووسینەکان بۆ نیشتیمان بووە، ئیتیمایەکی جوان هەبووە کە هەمیشە هەمویان پێکەوە خزمەتیان کردووە بە نیشتیمان، چی لە بارودۆخە سیاسیەکان بێەوە چی لە بارودۆخە کۆمەڵایەتی و فەرهەنگ و ئەدەبێتەکان بێت. بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین لە دوای ساڵی 1991 بە جۆرێک لە جۆرەکان هەندێک بابەت بە پێچەوانەوە ڕوویداوە، دۆخی ڕۆشنبیری ئاراستەیەکی تری وەرگرت و دۆخی سیاسی ڕووی لە ئاراستەیەکی تر کرد. ئەمە نووسەرە دیارەکانی کوردی لە باشووری کوردستان بە جۆرێک لە جۆرەکان نیگەران کرد و ئەو هۆکارانەیش بووە هۆکاریەوەی کە ئێستا فەوزایەک هاتۆتە کایەوە بەڕاستی نووسەرە دیارەکانی کورد و لەگەڵ ئەو کەسایەتیانەی کە سنبول لە ناو کۆمەڵگە ناتوانن ئاراستەکە بگەڕێنەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی. بێگومان لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕۆشنبیری دیاری کورد و لە باشووری کوردستان ئەمڕۆ لە ستودیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک لەگەڵمانایە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. سڵاو کاک لەتیف، بەڕێزی خۆشحاڵین جارێکتر گەڕایتەوە تەلەڤیزیۆنی کەرکووک، ئێمە زۆر دڵخۆشین. زۆر سپاس، زۆر بەڕێزی. ئەمانەوێت باس لەوە بکەین دۆخی ڕۆشنبیری کوردی لە پێش ڕاپەڕین چۆن بوو، ئەگەر باسیش بکەی بۆمان. هەڵبەت ئێمە باز لە بەرپرسیارەتیەکەین، نووسین، ڕۆشنبیری، ئەدەب، بەگشتی هونەر، هەموو ژان لە دیادیەکانی ئەدەب و هونەر جۆرێک لە بەرپرسیارەتی تایە. میدیا، ڕۆژنامەوانی، ئەمانە بەرپرسیارەتی تایە. چۆن سیاست بەرپرسیارەتی تایە، بازرگانی بەرپرسیارەتی تایە، ڕۆشنبیریش بەرپرسیارەتیە. ئەگەر لەو بەرپرسیارەتیە لەو مەسئولیەتە دایشۆری دووری خیتەوە هیچێکی تیا نامێنێتەوە. تێتە چوارچەوەی بەرژەوەندیەوە، تێتە چوارچەوەی پارەپایاکردنەوە، تێتە چوارچەوەی شتگەلی دیکەوە کە لە دەرەوەی ئەو بەرپرسیارەتی و مەسئولیەتەی تۆ چی ئەرچەکرد لەسەر شانەوەکو ڕۆشنبیر وەکو نووسەر لە پێش ڕاپەڕینە بە جیاوازی بیر و بۆ چونەکانەوە، بە جیاوازی دیدگای سیاسی و ئەوە هەموو ڕۆشنبیری کورد، هەموو هونەرمەندی کورد خەمێک لە ئەستۆیانە بوو. ئەو خەمە بەشێک بوو لە بەرپرسیارەتی، خەمی زمان، خەمی پێشکەشکردنی بەرنامەی جوان، خەمی پێشکەشکردنی کتێبی جوان، خەمی پێشکەشکردنی داهێنان، خەمی ئەفراندن، خەمی بەسەرن تۆ سێکە تیپی مۆسیقای باوەتی، تیپی مۆسیقای شنروێ، تیپی مۆسیقای سلێمانی، تیپی ئەو تیپانەی کە هەبوون حتا لە سۆرانوانە ئەو تیپانە گۆرانیەکیان بۆ نەمری بۆمانەوە بۆ بەردەوامی پێشکەشە کرد. ئەدیبێکی ژواب مەسەڵەن عەزیز گەردی کەیت داغستانی من هی ڕەسوولی حەمزاتۆڤەکە بە کوردی ئامانجێکیە، بەرپرسیارەتیەکەی لەمەیە کە دێ ئەدەبی بێگانە نەکا بە کوردی بەرپرسیارەتیەکەیە. مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە کە دێ حەمەدۆکا بە کوردی یعنی ئەم بەرپرسیارەتیە شتێکی کردبوو کە ئێمە بەرپرسین لە زمان، بەرپرسین لە فەرهەنگ، بەرپرسین لە هونەر، بەرپرسین لە مۆسیقا. کە ئەم بەرپرسیارەتیە نامێنێ ئیتر تۆ تووشیش جۆرێک لە دڵە خوڕپە، جۆرێک لە داڕمانە بی. ئێمە لە دوای ڕاپەڕینەوە جۆرێک لەو دڵە خوڕپەیەمان بۆ دروست بووە. جارە دەرگاکە کراوەتەوە، ئیمکانێت زۆر بووە، میدیا زۆر بووە، توانای بەشەری زیادیا دەستکەوتووە، بەڵام بیرکردنەوە لە داهێنان لە ئەفراندن کەمی کردووە. بیرکردنەوە لە بەرهەمی باش مەسەن بۆ تۆسێکە گۆرانیەک لە 60ەکان ناکراوە، لە 70ەکان ناکراوە، سێرەکەی بە مەودای ئەو 40-50 ساڵە ماوەتەوە. پەیوەندی بە نۆستالژیاوە نییە، پەیوەندی بە حەنینی دەرمازیەوە نییە، پەیوەندی بە توانای گۆرانی بێژەکەوە، پەیوەندی بۆ بەرپرسیارەتەوە کە هەیەی. بەڵام سێرەکەی گۆرانیەک 2020 2021 هیچ هینێک دروست ناکە، هەڵوەسەیەک دروست ناکە. ئەمە بۆ شعریش وایە، بۆ ئەدەبیش وایە. مەسەلەن دوانزەوانەی بۆ مناڵانی عەبدوڵڵا پەشەو چی بە ئێمە کردووە؟ مەسەلەن پرچیە و کچە گەرمیان و ڕەشماڵی گەرمیان و کوێستانمەی لە تیپەمە چی بۆ ئێمە کردووە؟ تریفەی هەڵبەست و کازیوەی کاک شێرکۆبێکە چی بوو؟ یعنی ئەو هەڵوەستەی مەسەلەن چۆن کپەمی ئەنوەر قادرزاد ئەمە هەڵوەستەیە، ئەم خەمی زمان، خەمی بوون، خەمی کەیلونە، خەمی خەون، خەمی بەردەوامیە سێرەکەی لە دوای ڕاپەڕین وەک پێویست نامێنێ. بۆ ئەم بەرپرسیارەتیە نەما هۆکارەکە چییە؟ من کۆمەڵی هۆکارە بینیم، یەک هۆکار نییە. هۆکاری یەکەم
ئەو شەقا ئەو ڕەهەندەی کەوتە بینی دیدگای سیاسی کوردیەوە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان ڕەهەندی جیابوونەوە لە یەکتر ڕەهەندی دوورکەوتنەوە لە یەکتر کاتی خۆی گەر لە شاخ ململانەیەکیشە بوو لە شارە ململانەکە ڕەنگی نەدا بۆ دەرەدێ لە شارە ئەدیب و هونەرمەند و ڕۆشنبیران سەریەوەیان ناکرد دەمە زەردە سەوزە شینە مۆرە نازانم چییە خەمیان بوو خەمی زمان خەمی هونەر خەمی ئەدەب خەمی بەڵام لە دوای ڕاپەڕین دۆخێک دروست بوو ڕۆشنبیران دابەشکران هونەرمەندان دابەشکران یەکێک لە هۆکارە ئەساسیەکان ئەم پارچە بوونێ بەشێکیش دوورکەوتنەوە بەشێک سەریان هەڵگریا کە ئەم بارودۆخەیان بینی نەبوونە بەشێک لەو ململانەیە دوورکەوتنەوە ئەمە یەکێ لە خاڵەکانە خاڵی دووەم هونەر و ئەدەبووانە هەر کاتێک بە بەرپرسیایەتەوە کاری لەسەر بکرێ لایەنەمادەکە لەبیر دەکرێت بەڵام لە دوای ڕاپەڕینەوە دۆخێک دروست بۆ مەبەر بۆ هونەر و ئەدەب نا بۆ هەموو شتێک دۆخێک دروست بوو کە لە بەرامبەر پارەیە شتێ بکرێت هەر شتێک کە لە بەرامبەر پارەیە کرد زۆر بایەق بە کوالیتەکەی نادەی ڕەنگە لە سینەمای ئیمکانێتی زۆر خۆ تۆ بەرپرسیارەتی ئەگەر کەناڵێک یان حکوومەت یا پەرلەمانی حکوومەتێک بەرپرسیار بێتەوەی کە ڕۆشنبیرەکان و هونەرمەندەکانی بژێنێ و ئیمکان بخات بەرپرسیان بەڵام کە خۆی لە ئەسڵا بوو بە ئامانجێی بوو بە پارە و کەڵکردنی پارە ئەو کاتە کوالیتی و زۆر بایەخی نابێت با من ینی بە تۆزێ واقعی بین سیرەکەی تۆ مەرەزە و بەهاری دزراوانە بۆ پارە نەکراوە یعنی هونەرمەندەکان بۆ قەزەیەک ژاڵە بۆ پارە نەکراوە بەڵام سیرەکەی دقەکەی وانە هەرچەندە ئیمکانەتی کامیرا زۆر خراپ بۆ مەسەلەن کارەکتەری زۆر باش نەبوو بۆ تەسویر و بۆ مەسەلەی دەنگوانە هەمی کێشەی گەورە گەورەیە بۆ بەڵام سیرەکەی لە یادەوەری ئێمە ماوەتەوە ئێستاش کە دی با بڵین بەهاری دزراوی مەرەزە بێنە لەگەڵ درامایەکی ئێستا بەراوردی کەوداینە سیرەکەی کامیان پەیامیان پێ کامیان یانوێتی بە تۆ بڵێن کامیان مەسەلەن خاڵی سێمیش مشکلەکەی ئێمە کەوینە ژێر تەوژمی لە دوای ڕاپەڕینەوە کەوینە ژێر تەوژمی ئەوانی ترەوە بۆ نە هونەری ئێمە هونەری گۆرانی وتنمان هونەری درامامان نەکەوێتە ژێر تەوژمی هونەری تورکیەوە هونەری شوێنگەلی دیکەوە کە ئیتر جۆرێک لە خۆونکردن دروستە بێ مەسەڵ با من نمونەکە زۆر بەسادەی بێنمەوە ئەگەر پێشمەرگە لە شاخ ئەگەر یەک دیناریشی وەرنێکدا پێشمەرگە بوو بەڵام کە هاتە شارەوە کە بوو بە موچەوەوان هەرچەنە خۆ بەرپرسیارەتی خۆ دەوڵەت بەرپرسیارە لە حکومەت بەرپرسیارە لە ژیانی هاوڵاتیەکانی بەڵام سەیرەکەی ئەو سۆز و پەیوەندیەی کە لەگەڵ خاکە هەیەی لە چاخ کە دێتە شارەوە ئەو سۆز و پەیوەندیی نامێنێ ئەمە بۆ ژانرەکانی تیژە وایە زۆر باش پێت وایە لەم پشکەیە لەم بۆسەیە یاخود لەم فەوزای میدیای وەزارەتی ڕۆشنبیریش پشتی بەرەکەوێت ئەچیت ئەزانی لە هەموو دنیا ژانرە دیاتیەکانی ژیانی کۆمەڵایەتی ژیانی سیاسی ژیانی ئەدەبی و هونەری ژیانی وەرزشی دام و دەستگا هەیە بەرپرسیارە لێی لەم ڕۆژانەی پێشوە بەرپرسی باڵینەوەی کە سەرۆکی پێی فەڕەنسی بە جۆرە ڕۆژەکان بێبایەخانە باسی زینەدین زەلانی کرد کاردانەوەی هەم وەزیری وەرزشی فەڕەنسی هەم فەڕەنسا هەم ئیمبابێ و یاریچەکانی تر بە جۆرێ بوو کە بەداوای لێبوردنی ژوازیان لێنێنە دەستی لە کارکێشایەوە تەمان زانی ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە بەرامبەر بە ئەمە بۆ هونەری ژوایە بۆ ڕۆشنبیری ژوایە وەزارەتی ڕۆشنبیری کە تۆ ناوە وەزارەتی ڕۆشنبیری دەبێت بێت ئاگای لەو بارودۆخە بێت دەبێت بزانێ ئێستاکە دۆخی ئەبڵاپەشێ و چۆنە لە تیڤەڵمەت چۆنە دۆخی هونەرمەندان چۆنە دۆخی ئەدیبان چۆنە ئایانوێت چی بکەن داهێنان چییە دەبێت دۆخێک یعنی مەرج نییە پارە خەرجکە مەرج نییە ئەوە بکە بەڵام دەبێت لەگەڵ کۆمپانیای جیاجیای بواری ڕۆشنبیری و هونەرەکە چی ئەدا بە خەڵک مەسەڵەن من دراما هەیە هزار حەڵقەیە من لە دیاتیەوەی کە
شتێک بۆ من بەدێ بێڵێ مجتمعی من وێرانەکە من چۆن ئەمایان لە وڵاتەکەی خۆشیان قبول نییە لە وڵاتەکەی خۆشیان خەڵک دنیای ڕەخنی لێیە من چۆن دێم پارەیەکی خەیاڵی سەرفەکەم ئەم درامایە دێنم ئەێنم لێرەوەی دەم بە خەڵک بۆیە بە بڕای من وەزارەی ڕۆشنبیری بەرپرسی یەکەمە بەرپرسی یەکەمە لە هەموو دنیا لە هەر وڵاتێکە چۆن وەگوتم لە فەڕەنسا وەزاری ریاضە بەرپرسی یەکەمە یا لە عێراق یا لە کە تۆ بەسەرەن ئێستا سێکە بەرپرسیارەتی کە دوێنێ پێرێ پیتۆپێنی عێراقی هینە با کاسی 25 خەلیجە بە کەنداوە بە بەرپرسیارەتی حکومەت سیرەکەی لە بەرامبەر یاریچەکانە لە بەرامبەر تیپەکەیان زیاترە بێ ئێمە دەبێت بۆ هینی جواب بێ بۆ هونەر و بۆ ئەدەبی جواب بێ دەبێت ئەو دەستگایانەی کە بەرپرسیارن لەمە هەر ئەوە نەبێ بەسەریان بکەنەوە هەر ئەوە نەبێ ئاگایان لە ئەدەب و هونەر و ئاگایان لە نووسەران و هونەرمەندان و گۆرانی بێژان وانە بێ دەبێت بەرپرسیارەتی ئەوەشیان هەبێ کە چی ئەدەن بە خەڵک چونکە خۆراکی هونەری کە خۆراکی مێشکە خۆراکی ژیانە خۆراکی ئەدەبی کە خۆراکی ژیانە حەزەکەم بزانی ئەگەر وەکو خۆراکی هین وایە ئەوەی بۆ جستەکە بۆ گەدەوانە بەکارێنی ئەگەر ئەکسپایر بێ وێران دەکا ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بەشێک لە خۆراکی ئەکسپایر یا ژەهرە درێ بە ئێمە لە مەجای هونەر و ئەدەبە ئەم ژەهرە کاریگەری زۆرێ بێ بۆ دروستکردنی نەتەوەیەکی خراپ دروستکردنی نەوەیەکی خراپ دروستکردنی نەوەیەکی نابەرپرس نەوەیە کە گوێی لێنیە ئێستا لە باردۆخی وایە یعنی ئێستا لە باردۆخیان پەیوەندی نەتەوەیی پەیوەندی خاک پەیوەندی خەڵک بە یەکەوە لێبوردەیی یەکتر قبولکردن هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی خەڵک زۆر پێچەوانە بۆتەوە بۆ نمونە ئەگەر جاران گەندەڵی لە هەر کوێیەکا بوایە ئەو کەسەی کە بە گەندەڵی ڕستا خەڵک لێ دوورەکەوتەوە ئێستا دۆخیان بە جۆرێک لێ کردووە بەمر شۆر بۆتەوە بۆ هەموو شتێکیش سیباق یا کیبڕکێ ئەوەیە بۆ لەتیف مەسەرەن کۆشکی ئەوەی هەبێ لیگزیە بێ بۆ کرمانزنەی بێ جاران وانە بوو جاران کێبڕکێوانە لەسەر پێشکەشکردنی خۆراکە باشەکە بوو خۆراکە مێشکە باشەکە بوو ئێستا لە مەجای ئاینیە لە مەجای ئەدەبیە لە مەجای وەرزشیە لە زۆر مەجای دیاریە لە هەموو بوارە دیاریەکانە ئێمە خۆراکی خراپ دەین بە خەڵک کەمە زۆر خراپە میدیای ئێمە خۆراکی خراپە کەمە زۆر خراپە و دوجار تۆ ڕەنگە لە هەنگاوی یەکەمە بە ساڵێک و دوان ئەو کاریگەریەک بۆ دەرنەکەوێت بەڵام دوای 15 ساڵ وەرەسیرکە یعنی ئێستا گەرێمە لە 91ەوە بۆ 2010 بۆ نمونە بۆ 2002 بۆ 2022 ئێمە بین دیراسە بکەین زان میدیا چی لێ ئێمە کردووە ئەدەب چی لێ کردوین ڕۆشنبیری چی لێ کردوین چەند پاشەکشەی کردووە ئەمە دیراسە بکەین دیراسی وردی بکەین ئێمە بۆ زانکۆکانمان زیاد دەکەن پەیمانگاکانمان زیاد دەکەن بەڵام توانای ئەفراندنمان کەمەکە هۆکارەکەی چییە؟ دیارە هۆکارەکەی چیە بەرپرسیارەتی نەماوە بەرپرسیارەتی نەماوە جاران یەک زانکۆوە بوو کە لە سلێمانی بوو ناوی زانکۆی سلێمانی بوو کە چۆن هەولێر ناوی زانکۆی سەلاحەدین بوو ئەم زانکۆیە جەدەلی تیا بوو گفتوگۆی تیا بوو گروپی جیاجیا تیا بوو لە چەپەوە بۆ ڕاز لە ئیسلامی و بۆ ئەلمانی جەدەلی زندوی تیا بوو هەمووشی لە خەمیەوەیە بوو کە نەتەوەیەکی بە خاوخۆ خاوەن لەسەر پێ خۆستا و دروستکە ئێستاکە ئەوە نییە ئێستا لە زانکۆکانە زانکۆی زۆرمانەیە پەیمانگای زۆرمانەیە بەڵام جەدەلی تیانە گفتوگۆی تیانە ئەفراندنی تیانە من بەڕاستی تۆ بەگەر بیزانکۆتە بێدەم بیزانکۆیە ساڵی دوو داهێنانی گەورە لە مەجای ئەدەبی زانستیانەکەی زانکۆت بۆ چییە؟ کەواتە زانکۆ پەیمانگاکان نەبوونە بە شوێنێکی معریفی من پێم وایە کێشەی گەورە ئەمە ئەکرێ دیراسە بکرێ پێم وایە کێشەی گەورە دەستبەردانە لە ئەرکە ئاکارێکە دەستبەردان لە ئاکارێکە ئەوەیە کە تۆ مامۆستای زانکۆ تەنیا بیری لایەوە بێ دووانەکەی بڵێتەوە بڕوە فێرخواست تەنیا بیری لایەوە بێ 4 ساڵەکە بڕێ و تەواویکە ڕۆشنبیر تەنیا بیری لایەوە بێ خۆراکی خراپ بدا بە خەڵک هونەرمەند تەنیا بیری لایەوە بڵێنەوە گۆرانیەشی و خۆت کە تۆ ئێمە یازانی گەشتونەتی تۆ سێکە لە حەمەدجەزاوە لە عەلی مەردانەوەی مە هاتوونە بۆ چۆ لە هونەری کوردیە بۆ مەجای ئەدەبیش وایە بۆ مەجای ڕۆشنبیریش وایە من لەم ڕۆژانەیە سەیری دیوانی کەسێکمە کرد تووشی شۆک بووم باشە ئەمە چییە ئەم تەداولەی پێکرد ناو خەڵکە کە لە ئەسڵانە شیعرە نە هیچە ڕەنگە لەسەر ئاستی دنیاش ئەم جۆرە لە ڕووکەشی هەبێ ئەم جۆرە لە سەتحی بوون هەبێ بەڵام وێرانیە لە کۆمەڵگەی کوردیە کە کۆمەڵگەیەکە لە ناو هەناوی ستەمکاری و نادادی و زەبر و زەنگ و جینۆسایدا ڕاست بۆتەوە ئەم جۆرە لە ڕووکەشی هەبێ
بەرپرسیارەتی لە ناو کۆمەڵگەکانی کە هێشتا نەتوانراوە بچنە ناوەوەی مێژوو سەمیان لێکراوە هێشتا لە بەردەم هەڕەشیان بەرپرسیارەتی زیاتر لە ناو کۆمەڵگەکانی کەوت کێشانیان نییە. کاک لەتیف چێ وای کردو خەڵکێکی زۆری ڕووکەش لە ئێستا ناو کۆمەڵگەی کوردەواریە پەیدا بێت وابینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی خەڵکێکەیە فەوزای دروست کردووە وابێ بە ژمارەیەک و خەڵکێکی زۆر دوای کەوتووە بەڵام کەسەکە تەنها کەسێکی ڕووکەشە هیچ ئینتاجێکی بۆ کۆمەڵگە نیەوە ناتوانێت بەرهەمێکی جوان پێشکەشی کۆمەڵگە بکات چێوای کردووە ئەم کەسە ڕووکەشانە هەم لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بن و جارجاریش لە ناو کۆمەڵگەیە پشتیوانیەکرێن. ماس میدیا میدیای ئەلکترۆنی میدیای سوسیال میدیای پێڵێن چی ناوێک پێڵێ میدیای گیرفان میدیای نێودەست زۆر جار ڕۆڵ بە ڕۆژنامە و گۆڤار و کتێب و تەلەڤیزیۆن و ڕادیۆوانە لەقەکە یەک لەبەردەستایە هەموو کەسیش دەتوانێت قسەی خۆی تیا بکە ئەمە ئەچێتە هەموو ماڵێکەوە ئەچێتە هەموو شوێنێکەوە خێراتی لەگا بە خەڵک خێراتر بڵاو بێتەوە لەبەرەوە زۆر جار هەندێک ئەبنست من ناڵم ڕەنگە بڕی ئەستێریاستار تۆزێکەوە بێ بەڵام هەندێک هینە بن دێن ئەواکەن بە ڕەنگە من با نمونەکەت بۆ بێنمەوە وا بۆ بێنمەوە ڕەنگە لە سەردەمی شێخ ڕەزای تاڵەبانیە زۆری تر ڕاستە ماس میدیا نەبووە ڕاستە تەلەڤیزیۆن نەبووە ڕاستە ڕادیۆ نەبووە ڕاستە یعنی لە دۆخێکی زۆرە بووە بەڵام زۆری تریش ڕەنگە شعری هەجووانیان هەبوو بێ بەس کێ دوجار وەک شاعیر وەکو داهێنەر وەکو فرێنەرمایەوە ئەمە بۆ ئەم ماس میدیایە کە ئێستا گەشەی کردووە یا میدیای ئەلکترۆنیکی ئێستا چۆتە هەموو گیرفانێکەوە چۆتە هەموو دەستێکەوە چۆتە هەموو ماڵێکەوە چۆتە بەرچاوی هەموو کەسێک لە مناڵەوە تا گەورە ڕەنگە بۆ فترەیەکی زەمەنی بۆ قۆناغێک ئەستێرەیەک دروستکە بەڵام ئەمە ئەستێرانە ئەستێرەی بەردەوام نین ئەستێرەی بەردەوام نین بۆیە من بڕواکەم ئەوانەی کە بنە ژمارە لە ماس میدیا ئەوانە مەرج نییە ژمارەی هەتایی بن بەڵام لە دەرەوەی ئەمەیە ئەوانەی کە بەردەوامیە دەن بە نووسین بە ئەدەب بە هونەر و خەمیانە و وەگوتم بەرپرسیارن لە بەرامبەر ئەمەیە ئەتوانن ئەستێرە بن بۆ ماوەی دەیان سەدە کەواتە ئەو دنیایی کە لە سۆشیال میدیا گوزەرەیە زۆر جیاوازە لەو دنیایی کە لە واقعایە ئەچی دوایە ڕەنگە ڕۆژێک بێم ئەم ماس میدیا ئەم میدیا خێرایی کە ئێستا لە نێو هەموو گیرفانی هەمومانە لە بەرچاوی هەمومانە ڕەنگە ڕۆژێک بە پاشکشێکی گەورە بکات چونکە دوجار ئەمە پرۆژەیەکی لە ئەسڵا پرۆژەیەکە هی نیزامی نیولیبرالیزمە هی نیزامی سەرمایەداریە و بەشێکی پەیوەندی بە ڕەنگە قرس بێ بۆ معنایە وشەیەک دابنی بەڵام بەشێکی پەیوەندی بە گەوجاندنەوەیە بە غەباوەتەوەیە غەباوت جۆرێک لە غەباوت دروستکراوە جۆرێک لە غەباوت دروستکراوە لە ڕێگەی میدیای ئەلکترۆنیەوە کە حەقیقەت تەڵخەکە تۆ بۆی حەقیقەت وەک خۆی بینی تۆ بێ ئاوێنەکە پاکەیتەوە ئاوێنە پاکردنەوەکە پەیوەندی بە ماس میدیاوە نییە لە ڕێگەی میدیای ئەلکترۆنی سۆسیال میدیاوە ناگۆزیتەوە لە ڕێگەی گەڕان بەدای حەقیقەت ڕاستەکەیە وێنەکەی تۆ ئەو وێنەیە کە میدیای ئەلکترۆنی نیشانی تۆیدا جیاوازە لە وێنەیە کە لە حەقیقەتە تۆی بینی بۆی باوەڕی بێمە کاتێوێ ڕەنگە ڕۆژێ بێت ڕەنگە هێشتا مەجای ما بێ ماس میدیا تاکوێی تری ئێمە بە تاکوێی تری ئێمە تووشی غەباوەت و تووشی جۆرێک لە گەوجاندنی گشتیەکە بەڵام لەکوێ ئاوەستێ بەوەی باوەڕی من ئەمە باوا دابنین ئەمە ماکیاژی ئەدەب و هونەر و جوانیە ماکیاژی ئەدەب و هونەر و جوانی بەشێکی جوانی لە دەستدا یعنی لە ئەسڵا ماکیاژ مەرج نییە جوانی حەقیقە دەرخا ماکیاژ جوانی حەقیقا شارێتەوە جوانیەکی وەکو گوڵی سناعی و گوڵی حەقیقی وایە باوا دابنن گوڵی سناعی دایەنەی گوڵە جوانی شەوینە بەڵام بە حەقیقەتی تیان نییە بۆنی نییە زیندوێتی تیان نیە نامرێ هەڵناسێتەوە گوڵی حەقیقی گوڵەکە بۆنی هەیە زیندوێتی تایە کە سیسە بێ بەڵام لە شوێنیەوە لە شوێنی لە باخات دیدارێتن ساڵێتر دیسان گەشە بێتەوە فەرقی لەگەڵ گوڵە یعنی کەواتە ئەگەر گوڵە سناعەکە هەرچیە بێ گوڵە گوڵ نییە وێنەی ماکیاژێکە کە ئێمە پێمان بەخشیوە. زۆر باش کاک لەتیف
بەشێک لە نووسەر و ڕۆشنبیرانی کورد، بەشێک لە سیاسیەکانی کورد، بەشێک لە هونەرمەندانی کورد، واتە بەشێک لە کایەکانی ناو کۆمەڵگەی کوردەواری هەندێکیان وڵاتیان بەجێهێشت و بێدەنگیان هەڵبژات و ئەوانشی کە لێرەمانێتەوە ئەیانەوێت لەم فەوزایە بە دوور بن. بۆ نمونە کۆمەڵێک کەسایەتیمانەیە زۆرن، ئەگەر ناوەکان ێسەنەیەتە بیرمان عەبدوڵڵا پەشێوە، زیاد ئەسعەدە، بەختیار عەلیە، ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان دووریان هەڵبژادووە لە ناو کوردستانی شا کۆمەڵە خەڵکەیە دوورکەوتەوە، نایەوێت تێکەڵ بەم فەوزایە بێت. پێ دوایە بڕیارێکی دروستیان داوە؟ ئەزانی من بۆ خۆم لەگەڵەوەیان هونەرمەند و ئەدیب وانە بە دوای شوێنی یارامە بگەڕێ، بە دوای شوێنێکە بگەڕێ کە داهێنانەکانی ئەوانەی کە داهێنەرن، ئەوانەی کافرێنەرن، داهێنانەکانی خەڵک بیبینێ، خەڵک بیناسێ. بۆیە من بڕوام وایە سەفەر یا گەڕان هۆیەکە بۆ خود نیشاندان، بۆ نیشاندانی خود، بۆ دەرخستنین جگەلەوەی کە هۆیەکە بۆ بینینی دنیا، هۆیەکە بۆ ئاشنابوون بە زمانگەلی دنیا، هۆیەکە بۆ ئەوەی کە جیاوازی نێوان کەلتورەکان چیە، جیاوازی نێوان ڕۆشنبیری کەلتورەکان چیە، جیاوازی نێوان ئەدەب لێرە و لەوێ چیە. تۆ مەسەلەن یەکێ لەو ناوانە کاتێتە فنلەندا چێتە ئەڵمانیا سەیرەکی بەریەکەوتنەکە لەگەڵ مێژوویەکی دوور و درێژ لەگەڵ ئەدەب و هونەرەوانەیە حەقی خۆیەتی ئەویش توانەکانی خۆی نیشانی بۆ تواناوانی توانایوانی تریش بخوێنێتەوە. ئەمە ئاساییە، بەڵام ئاسایی نییە دابڕێت، یعنی دابڕان بۆ معنایی ئیتر هیچ هەڵوێستێکی نەبێ لە بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی نەتەوەکەی. من بڕوام وایە ئەدیب و هونەرمەند و ڕۆشنبیر و گۆرانی بێژ و هەموو ئەوانە دوادار هەڵوێستە، یعنی هەڵوێستە بۆ معنایەی لەگەڵ ئازاری ئینسانەکانە بێ، لەگەڵ گریانی مناڵەکانە بێ، لەگەڵ بەدبەختی ئێستیەکانە بێ، لەگەڵ گریانی ئەنفالا بێ، لەگەڵ وێرانی کە دیەکانە بینێ بەو شێوەیە، ینی بەشێ بێت لە کەڵچەر و بەشێ بێت لە گۆڕانکاری لە کۆمەڵگایە، بەشێک لە گۆڕانکاری، ینی بەقەت ئەوەی کە سیاسیەکان نخبەی سیاسی دەستەبژێری سیاسی بۆ بەرژەوەندی خۆیان و بۆ هەندێک مەسەلەی تر خەریکی گۆڕانکاری لە دنیای سیاسەتە، ڕۆشنبیر و هونەرمەندان دەستەبژێری ڕۆشنبیر یا بڵین ئەوەی پێڵێن مەحشەری ڕۆشنبیری و هونەرمەندان، ئەم مەحشەرە ئەم دەستەیە ئەرچیانەوەیە بەبێ ئەوەی بیرەوە بکەنەوە کە خۆیان چەند بۆ بەرژەوەندی خۆیان بێەوە دەبێت بیرەوە بکەنەوە کە کۆمەڵگە لە دۆخێکەوە بگۆڕن بۆ دۆخێ بەرپرسیارەتی ئەویانەکەوێت ئاستۆ لە زمانە مەسەلەن تۆ ناکرێت زمانی 50 ساڵی لەمەوە پێش هەمان ئەم زمانە بێ کە ئێستێمە دەبێت گەشەی کرد بێت، دەبێت وشەی تازار پێ نەوێت، دەبێت داهێنانی وشەی زمانی کوردیەکێکە لە زمان زۆر دەوڵەمەندەکانی دنیا لە هەندێک شوێنە لە دوای زمانی فنلەندی و کۆریەوە سێم زمانە لە دەوڵەمەنیە، ئەنجا زمانێکی سروشتیشە وەک چۆن زمانی سینی، چینی، چاینا زمانێکی سروشتیە، زمانێکە پەیوەندی بە زمانی کوردی زمانێکی زۆر سروشتیە. مەسەلەن زمانی کوردی پەیوەندی بە دەنگەناو ترب بەرەبێتەوە ناوە ترب، حیلەی ئەسب، گارەی مریشک، ئەمانە ئەم دەنگە سروشتیانە. ئەم زمانێکی زۆر دەوڵەمەندە، زمانێکی زۆر کۆنیشە، زمانێکی زمانی دەنگەکانی نییە، تۆ دەبێت ئەم زمانە بەداوام لە گەشەکردن نابێت، چونکە ئەمریە گەروانە بێت. بۆی باوەڕی من بەرپرسیارەتی ئەدیب و هونەرمەند و ئەوانەی کە لە ژان لە دیادیەکانی ئەدەب و هونەرایشەکەن ئەوەیە کە قسە بکەن، کە بەردەوام بن، کە بێدەنگ نەبن، کە هەڵوێستیانە بێ. ئیتر لێرە بێت یا لە ئەمریکا بێ، لێرە بێ یا لە ئەڵمانیا بێ، کێشە نییە، بەڵام هەڵوێستیە بێ، بەڵام قسەی هەبێ، بەڵام قبولی ستەمکاری نەکا، قبولی ناداری نەکا، قبولی دواکەوتن نەکا، قبولی ململانێکی خراپ نەکا، قبولی ئەوە نەکا کە کۆمەڵگە تولەرانسی تیانەمێنێ، لێبوردەیی تیانەمێنێ، شەق بێ، پارچە بێت. چونکە ئێستێمە ئەرچی گەورەی ڕۆشنبیران هونەرمەندان بیرکەرەوەکان ئەوەیە کە نەیەڵنم کۆمەڵگەی لەوە تیاتر بەرەو هەڵۆشانەوە بتێت. بەڵێ دەست خۆش کاک لەتیڤ نەمێت ئەو پرسیارش بکەین. لێسایە کۆمەڵگا چۆن دۆخەکە لە یەک جیا بکاتەوە، بزانێت چێ نووسەر و ڕۆشنبیری ڕاستەقینەیە، ئەوەی چێ تەنها ڕووکەشە و لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان تەنها سنگ دەرەپەڕێنێ و بەڵکو لە واقعا هیچ خزمەتێک بە کۆمەڵگە ناکات. لەوەی ڕەنگە خاڵی یەکلاکەرەوە لەمەیە بەزەوە بێکە دووش زۆر گرنگە. یەک چەند هەڵوێستی لەگەڵ خەڵکایە، چەند لەگەڵ خەڵکەکەیەتی، چەند ئەوێ دوو
چی ئەوێ چی بڵێ ئەفراندنەکەی چییە داهێنانەکەی چییە ئەوێ چی یعنی ئەدەب و هونەر بۆ ناوبانی خۆی بۆ خزمەتی خۆی بۆ گیرفانی خۆی بەکارێنێ یا ئەدەب و هونەر ژانرە دیاتیەکانی ئەدەب و هونەر بۆ گەشەکردنی کۆمەلگا ئەزانی با من شتێکت پێ بڵێم زۆر مهمە ئێمە ڕۆمانوسێکی ئێمە شاعیرێکی ئێمە لە یەکێ لە فیستیڤاڵەکانی دنیاە سیرەکەی بە دەقێک هونەرمەندێک بە گۆرانیەک شانۆکارێک ئێستا دوێنێ پێرێ نیگاری حەسیب خەراخی و شەماڵ عومەر لەلایەن باڵێن دەوڵەتی نەمساوە خەڵاتەکرێن ئەمە مهمە کە وەکو کوردێک ئەم وێنەی نیشانەدا ڕۆمانوسیە گوت ئەم ئەوێ چی بکە مەرجیش نییە خۆجاری وایە تۆ سێرەکەی هونەرمەند و ئەدیبمان هەیە لە سەردەمەکەی خۆیان بەر نەفرەتەکەوێ بەڵام دوای 100 ساڵ لەم بردننی دوای 50 ساڵ وەک قانع لە مشتری ئەشعارەکانم قەرنێتر بێشەرم ئەبن ڕەنگە 50 ساڵی بوێ بۆی کە دوای مردەکەی خۆ عومەری خەیام لە سەردەمی خۆیان یەکێک بوو لە نەفرەتیەکان تووشی کێشە و بێشەی دنیا بوو تەنگی زۆر پێڵتنرا بەڵام عومەری خەیام دوای مردنەکەی خۆی دوایەوە ڕاستە شۆڕژێریش بوو ڕاستە لەگەڵ حەسەن سەباحوانە خاینێکی ئەو بەشیانە بوو بۆ ئەوە بەڵام لە دوای مردنەکەی ئیستا عومەری ئەدەبی جیهانی عومەری خەیامی چەکە لە کۆڵەکانی ئەمە بۆ پوشکین وایە بۆ مەکسیم گۆرکی وایە بۆ تۆلستۆی وایە بۆ ئیلیۆد وایە بۆ شکسپیر وایە بۆ هەموو ئەوانەی کە من نامێ بتموردەکاری و ناو ڕیسکەین و داهێنانەکانیان باس بکەین بەڵام بۆ هەمووان وایە ڕەنگە لە سەردەمەکەی خۆیانە بەر نەفرەت کەوت بێتن ئیبن ڕوژ لە سەردەمەکەی خۆیان بەر نەفرەت کەوت بەڵام ئیبن ڕوژ ئێستاکەی چۆی لەو بیرکەرەوانەی لۆفۆی لە سوفانی کە قسەی لەسەرێک لە ڕۆژانە بۆ جاحزیش وا بوو بۆیە باوەڕی من مەرج نییە لە سەردەمەکەی خۆیان ئەمە بێتە ئەستەرێکی گەورە جاری وایە ئەم هونەرمەندام ئەدیبە کەکە هەر هونەرمەندانی خۆمان حەسەن زیرەک و محەممەد ئیمام لێوانە حتا لە شاعران شاهیە من و هەژاروانە لە سەردەمەکانی خۆیان ئەشار بەدەرەکران و وێرانەکران و دەرەکران و دەربەدەرەکران بەڵام ئێستاکە کۆڵەکەی گرنگن ئەمە بۆ گۆرانی شاعریش وایە گۆران لە سەردەمەکەی خۆیان بەر نەفرەت درا حتا گۆران گەشتا و قەناعەتێڵێ تریفەی مانگە شەوی دەرکی دەلاقە با پیس نەبی خۆتدا دەلم کوردی عێراق ئەوەندە ئازاریان داوە ئێمە بۆ خەڵکی تریش وایە بۆیە باوڕی من ڕەنگە دوای 100 ساڵ دوای 50 ساڵ لەناو تەپ و تۆزوینە ئەو ئەستێرێ ئەو ڕووناکیە دەرکەوێتەوە بێ قسەی لەسەر پێوانە نالی شاعیر ئەو کە هەستی کردووە ئازاری دەنوانە داکۆچی کردووە کەس بالفازم نەڵێ خۆکردیە کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکا خۆ منە تیجێ چی بووە ڕەنگە ڕخنیان لێک پێ ئەمە چێم کوردی وتنەوەوانە کە تۆ زمانی ئیسلام زمانی قورئانە و زمانێکە کە تۆ لێ زانی تو مامۆستای توتی بۆ بەم زمانە نووسی نەتیجەیە وامەی وتووە بۆیە باوڕی من ئەرکی نووسەر و ڕۆشنبیری ڕاستەقیناوەیە یەک خەڵک بەجێ نێڵێ لەگەڵ یا بێ ئەگەر لە دەرەوەیش بێ مەسن بۆ من ئەگەر لە ئەمریکاش بێ لەگەڵ ئازارەکانی خەڵکا بێ لێرە دوو بزانێت چیەدا بە خەڵک دەستخۆش باس لەواکەیت کە میدیای کوردی زۆڵمی لە ئافرەت کردووە هۆکارەکەی چییە؟ زۆر چی کردووە؟ میدیای کوردی بە زۆرێک لە زۆرەکان زوڵم لە ئافرەتەکات ئەزانی ڕەنگە لە دنیا شاوا بەڵام لە کۆمەڵی ئێمەیە ڕەنگە جیاوازتر بێ کۆمەڵی ئێمە ئێستا لەم ڕۆژانەی پێشوە جەدەلێک دروست بوو جەدەلێکی زۆر نالۆژیکی بوو جەدەلەکە نالۆژیکی بوو لە بەرەو هەڵۆشانەوە نائیبێت نەک بەرەو یەک پێیەکەوە بوون من لەگەڵ هەردوو تەلەفەکەی ئەو جەدەلەیە قسەم کرد و دانیشتم و قسە باسی زۆرمان کرد چەمکەکان بە شێوەیەک مامەڵی لەگەڵاکرا کە مە ڕنگ بۆ بەرنامەی تر بشێ بۆ ێرە ناشێ بەڵام چەمکەکان بە شێوەیەک مامەڵیان لەگەڵاکرا کە ئینفیکاک دروستکەن هەڵۆشانەوە دروستکەن پەیوەندی ببترێنن نەک کۆمەڵگە تەندروست کاکە کۆمەڵگە بە هەموو جیاوازەکانەوە دەبێت قبول کرێ دەبێت چارە ئەگەر جیاوازیەک نەرێنیە ئەگەر دیدگایەک نەرێنیە دەبێت لایەنە ئەرێنیەکەی ناو کۆمەڵگە کار لەسەرەوە بکە و دیدگایە بەرەو ئەرێنی بێت چونکە هەموو نەرێنیەک لە دوجارە ئەکرێ بیکەیتە دۆخێکی یعنی هەموو نێگەتیفێک ئەکرێ بە ئیشکردن لەسەری بیکەیتە پۆزەتیف هەموو نەرێنیەک ئەکرێ بکرێتە ئەرێنی بۆیە باوڕی من لە کۆمەڵی کوردەواریە کۆمەڵی لەمپەر هەیە لە بەردەم خاتوونە بۆی کە لە میدیا
ئیش بکە یەکێ لەوانە لەمپەری خێزان چونکە دۆخێکیان دروست کردو ئەوە نیە کەشوایەکیان دروستو کە خێزان بوێری ئەوەی نەبێ کچەکەی بنێرێتە یا خاتونەکەی یا هاوسەرەکەی یا خوشکەکەی بنێرێتە میدیا هی دووەم کۆمەلگا ئەو ئینفیکاکەی لە کۆمەلگایە زۆر جار وێنەی ناشرین نەبەخشێ بە کارکتەرەکە کە لە ئاسڵاوان نیە لە ئاسڵاوانی مەلە کۆمەلگای عەربی شایە لە کۆمەلگای تورکی شایە بە جۆرە جۆرەکان خاڵی سێم لەناو میدیا خۆیە لەناو میدیا خۆیە بە هەمان ڕەگەزی خۆی و مامەڵەی لەگەڵا ناکرێت بە هەمان ڕەگەزی خۆیەوە یعنی منەمێ وا بڵێم مامەڵەی سیمۆن دۆڤوار بە نوعی قسەیەکە زۆر ئەوە منتخی سلم دەخی بن یعنی مامەڵەی میایەتی لەگەڵا ناکرێت یعنی چاوی زیاتر لەسەرە ئەخرێتە دۆخێکەوە کە بەردەوام هەست بکە لەمپەر لە بەردەمیایەتی بەردەوام هەست بکە لە ناو ترسێکە یعنی زەمینەیەک نەرەخسێنراوە ئەو ئازادیەی بۆ من و تۆ ئەو بوێریەی بۆ من بۆیش بڕەخسێنرێ هەرچەنە من بۆ خۆم قەنەعاتم وایە لە دوای شەڕیکانی کۆبانی و ڕۆژاوای کوردستانەوە کچ و ژنی کورد بوو بە پەردوویەکی گەورە لەسەر ئاستی دنیا بوو بە بابەتێکی زۆر شۆکێنەر لەسەر ئاستی دنیا و سەدان کتێب لەسەر ژن و کچی کورد نووسراوە فلیم دەکراوە کە بە ئەمە تەنان نووسەری ئافرەتەیە چۆتە کۆبانی خۆی گەورێتەوە لێ باوڕم نەکرد کاوان جلیان لەبەرایە و ئاربیتیان پێ و بیکەسییان پێ و دۆشکیان پێ و باوڕم نەکردمانە ئافرەت بن ئەڵێ دەستمدا لە سینگ و بەرۆکیان بۆ بزانم دەستمدا لە سینیان بزانم عەجەبە ئەمانە ئافرەتن ئەمە ژنە ئەماکە ئەمە کچە ئەماکە بۆی باوڕی من ئەوە وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی بەشەریە ئەو وێنەیە کە بەێمە ڕاستە لە کۆمەڵی شکاتی خۆی هەبوو بۆ جێرە زورکان کۆمەڵی ڕێنەرانی کوردستان کاتی خۆی بوو لە سەردەمی پێشووتریشا لەیلا قاسم و نمونەی دیاجامان بوو ناو کۆمەلگەی کوردەواریە هەر ژنی سەربەخۆمان زۆر بووە ژن خاوەن ئیدارە بۆ لە ماڵە یعنی کۆمەلگی کوردەواری زۆر جیاواز بووە بەڵام تەوژمی کۆمەلگاکانی تر هاتووە ئەمەی هەڵوەشانەتەوە بۆیە باوڕی من ئەوە بە جۆرێک لە ستەمکاری بە جۆرێک لە زۆڵم کەوتۆتەوە کە ئێمە نامانەوێ ئەو خاتونانەی کە لە کۆمەلگایانەوێ ڕۆڵی گەورە ببینن لەسەر پێی خۆیان بۆستن هەرچەندە ئێستا گۆڕاوە لە چاوداران کاک لەتیف پێت وایە ئەم دۆخەی ئێساکە دۆخی ڕۆشنبیری جێگەی دڵخۆشیە بۆ هەمووان من کەسێکم بۆ خۆم قەنەعاتم وایە ئینسان ناوەستێ دوێنێ شەڕیەکرد بۆی ئەمڕۆ باشتر بێ ئەمڕۆ بەردەوامیەدا بۆ شەڕە بۆی بەیانی باشتر بێ ئەمە پێچەوانەی ئەوەیە کە ئەو هونەرێ و شارێکی گۆرانی شەیە بڵێن بەیار خۆزگەم بە پاریا ئەوەی ساڵ بە ساڵ خۆزگەم پێچەوانەیە من بڕام وایە تەوژمی گەشەکردن ناوەستێ بەڵام بەریەککەوتن دروستە بێت لەم تەوژمەیە مەسەلەن لە شەڕی نێوان کۆنەخوازی و گەشەکردنا زۆر جار بەریەککەوتنی تون دروستە بێ ئەم پێکدادانە زۆر جار بە خازانجی کۆنەخوازی یا دوێنەخوازی یا پێرێخوازی ئەکەوێتەوە بەڵام ئەمە درێژە ناکێشێ یەکەم جار کە سەتەلایت یەتە ناو کۆمەڵگەوە خەڵک بە شێوەیەک سێرەکە بەڵام دوایی پەیوەندی لەگەڵا بەست یەکەم جا کە سیارە دێ بە شێوەیەک سێرەکە دوای یەکەم جا کە رادیۆ دێ بە شێوەیەک دوای پەیوەندی لەگەڵا یەکەم هەموو حەقیقەتێک لە کەساتی یەکەمە تووشی بەریەککەوتنە بێ لەگەڵ دوێنەی خوازیە تووشی جۆرێک لە ئەوا بێ تەنگ و چەڵەما بێ بەڵام لە دوجارە بەردەوامی پێدا من بڕخۆم بڕوام وایە هونەر و تەورات قسەیەکی زۆر جوانی تایە تەورات دەڵێ لا جەدیدە تحت الشەمس لەژێرم خۆرەیە لەژێر ئەم مانگەیە لەژێر ئەم ئاسمانەیە شتێکی تازە نییە هەمانە و قوڕەیە هەمانە و قوڕەیە ئەدەبی لە بەرهەمێنین هەمانە و قوڕەیە هونەری لە بەرهەمێنین ئەو قوڕی زمانەیە بەڵام ئەو قوڕی زمانە هەرێک بە جۆرێک من و تۆ مشتێک قوڕی سناعیمانە دەرێ تۆ بووکێکی لە دروستەکەی من کەروێشکێ تۆ کەروێشتێکی لە دروستەکەی من ڕاوچیەک یعنی هەمانە و قوڕەیە هەمانە و زمانەیە بەڵام داهێنانی پێکەی بۆیە باوڕم وایە ئەم زمانە لێرەیە ناوەستێ و ئەفراندنیش لێرە ناوەستێ و هونەر لێرە ناوەستێ هەمووی گەشاکە
ڕنگ مالانی هەیە کەواتە هونەرمەندی شێوەکار هێشتا ئەفراندنەکە هێشتا داهێنان ینی لە بیکاسۆ و لە ئەوانەوە ناوەستێ لە ژڤانکو و فڵانەوە ناوەستێ هەرگەشاکە مۆسیقا هەرگەشاکە ئەدەب وایە ینی ڕەنگە ئێمە پێمان تەسەڵمان بوو دوای شەڕواستی تۆڵستۆیی تر ڕەنگە ئەفراندن بە شێوەیەکتر دروست نەبێتەوە بەڵام گەڕان بۆ کاتی لە توش شتێکتری بێمەوت ڕەنگە پێمان وا بوو بێ مەکسیم گۆرکی دوا قۆناغی ئەدەبی ڕووسی بێ بەڵام دوایەوە نووسەرگەلی گەورە هاتن ڕووسی بوون لە دەرەوەی رووسیا و ناو رووسیاشە داهێنانی زۆر گەورەیان کرد بۆیە باوەڕی من بۆ خۆم قەت ڕەشبین نیم بەوەی کە بەیانی هونەر و ئەدەب بەڵام بۆ گوتم تەوژمێگەیە ڕەنگە زۆر زیاد گروپێکی سیاسی دەستەیە حیزبێک لایەنێک بێوێ هەموو شتێ سەتحی کاتەوە هەموو شتێ وێران کە مەسن کابرایەک دێنێ نەهونەرمەندە نەیج گەورەیە کاتەوە لە شاشە نیشانەدا و ئیمکانتی بۆ ڕخسێنێ من لە بواری سیاسی شەو لە باری هونەریش لە باری ئەدەبیشە لە کەناڵە دیاریەکانی کوردستان ئەو خەڵکە ڕووکەشیانم بینیوە چۆن میدیا بایەخیان پێدا چۆن میدیایە گەورە کاتەوە بەڵام لە دوجارە حەقت لای چێ بێنێتەوە ئەویان ئاوێنەکەی کەوتمان زۆر بە کورتی تەنها وەڵامم دەیکەنە دو پرسیار لە بەرنامەکەیە هەندێک کەسەیە لە میدیای مۆدێرنە لە سۆشیال میدیایە بینین کاریگەریش تەواوی لەسەر کۆمەڵگە بەجێشت و جاری وایە بە یەک پۆستێکی ئاسایی خۆی یاخود سەردانی کەسێکەکە یاخود خۆی بابەتێک بە وێنەیەکی ئاساییەوە ئەگرێت لە ناو کۆمەڵگە بەجێلێ ئەبینین 2000 لایکی بۆتێ ئەبینین ڤیوێکی زۆری بۆتێ ئەتوانین بڵین ئەم کەسە ئاسایە نەتوانیوانە کاریگەری لەسەر کۆمەڵگە بەجێ بێڵن ئایا ئەمەی کە لەم دنیا وەهمیی سۆشیال میدیایە ئەیکات کە خەڵکێک دوای کەوتووە لە واقعی شاتوانێت هەمان کار بکات نامەرز نییە زانی چۆن ئێمە باسیەوەمان کرد لە پێشتر بەڵام منەمەوێت بە کورتی شتێکت پێ بڵێم برسێتی خەڵک برسێتی نان نا برسێتە ڕۆحەکانی دابینکردنی پێویستی ڕۆحەکانی خەڵک دابینکردنی پێویستی گیانەکانی خەڵک زۆر زیاد نییە ئەو هەموو دام و دەستگای ئەعلامیە ڕۆشنبیری ئەدەب هونەر سێرەکەی تێری ناکە ناچارە بەدای شوێن کوروکەرەبەری تیاگەڕێ جا زۆر لە نەتیجەیە هەندێکی سوودی ئەویان بینیەوە مەسەن نەزان تۆسێک کە دێت لە دەرگایەکەوا چێت کە دەرگاکە سەرنجڕاکێشە بۆ نمونە باوا بڵین من و تۆ بەیانی ئەبینە بانکخوازی دروستکردنی مزگەوت من و تۆ شتێترەکەین خێرخوازی سێرەکەی دەرگایەکە دۆزنەوە بۆی ئەوە بێ بەڵام ئەمە تاسەر نییە ئەمە چونکە مەناتێتە خانەی داهێنان و یشکردنوانەوە مەشتیترە بەڵام ئەم بۆ ئەدەب و هونەر وانەی ژەر وایە کتێب هەیە لەم ڕۆژانەیە 6,000 نوسخەی لێ فرۆشتەوە بەڵام ئەسڵەن دوای 1,000 خوێندنەوە بێ فڕێدەی بەڵام تۆ دیوانی نالی دوای 100,000 خوێندنەوە فڕێ نادەی ئەو کتێبە کە دوای 1,000 خوێندنەوە کەوازی لێدێنی هیچ لای تۆ بەجێ نایڵێ بەڵام دیوانی نالیشت لا ئێستاژ ئێمە چۆن پەندی کوردی ئەڵێنەوە زۆر زیاد نمونەی شعری شێخ ڕەزا و قانع و مەولەوی و نالی و سالم ئەکەینە نمونەی قسەکردمان ناو کۆمەڵگا و تەلەڤیزیۆنوان کەواتە ڕاستە دیوانی لە پێشنگایەکە دیوانی قانع سەددانی لە نافرۆشە بەڵام ئەو کتێبی کەوتمان 4,000 نوسخەی لێ فرۆشتێ بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئەو کتێبە زۆر گرنگە ئەمە قۆناغێکە زۆر جار ڕەنگە هەندێک هۆکار هەبن لە پشت ئەو ناوبانگەوە هەر میدیا نەبێ خەڵکی تریش بێ تەداولی نێوان خەڵکەکان خۆیان بێ بە هەر هۆکارێک بێ یا بەڵین خۆنواندنی ئەو کەسە بێ کە ڕەنگە کاگلەتی بەڵمەد یا شاعیرێتر کە ئێستا لێرە بەختیار عەلی ڕەنگە بۆ نمونە زۆر نەیەوێ ئەم خۆهەڵنانەوە بکە شێرزاد حەسەن نەیەوێ ئەمە بکە بەڵام ئەو زۆر ئاسایی ئەتوانێت دەستێکا بە کولوکەرەبەرەکانەوە واکە بۆیە باوڕی من دوجار چی ئەمێنێتەوە ئەمە گرنگە دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونت کە لە ستودیۆ کەناڵی ئاسمانی کەرکووک جارێکتر گەڕایتەوە و ئامادەبوویت لامان سپاس بۆ وتە جوانەکانت زۆر بڕێز سپاس بۆ ئەوەی بینەری شکەتا کوێسە لەگەڵمانمانەوە خواتان لەگەڵ